کاکعلی زۆر کەسێکی زیرەک و زۆر لێ هاتووە لە ئەم بوارەی کە دەستی پێ کردووە، یعنی لە ئەم ڕەنگە هەر لە مناڵی و خەریکەوە ئەو پیشەیە بوو بێت، چونکە کەسێکی زۆر شارەزا و زۆر زیرەکە. کاکعلی بەناو دوکانێکی داناوەکەوە سەعات چاکاتەوە، بەڵام شەرت ئەوە نییە کە سەعات چاکاتەوە، ئەم بەس تایبەت بە سەعات چاکردەوە نییە، ماشەڵڵا زۆر شتی تریش هەیە سەری لەبەر دەرەکا و چاکی ئەکات. ڕۆژانە هاوڵاتیان ئێن بۆ لای بۆی سەعاتەکانیان چاکاتەوە، یان خود ئامێرێکی فێنکەرەوەیان هەیە خراپ و ئەم پیاوە چاکی ئەکاتەوە، یان خود مەشینەی ڕیشتاشینە یان هەر شتێکی تریان مجەفیفەیەکە کە لە دوکانێکی سەرتاشخانە بەکاری ئەهێنن، ئەم پیاوە ئێن بۆ لای ئەم چارەسەریەکاتەوە، گوڵۆپێکی ڕووناکەرەوەیە، ئامێری فێرنکەرەوەی گەرمکەرەوە، ئەم پیاوە بە لێ هاتووی خۆی ئەتوانێت چارەسەری پێ چاکی کاتەوە. من خۆم وەکو ئەوی دراوسێ دوکانم، دراوسێ دوکانی کاکعەلیم، یعنی ڕۆژانە خەڵک ئێت بۆ لای، تەنان جاری وا هەیە ڕەنگە لە نیو سەعات لە سەعاتێکا کە دوکانەکەی داخرابێت چەند کەسێک زیاد لە 5 کەس 6 کەس یان هەواڵی پرسن کە لەکوێ بێ، زۆر جار کە دوکانی نێشتەکانی کە لای من داهێنن بۆ نمونە من ئێگەمە دەستی کاکعەلی چاکی کاتەوە بۆیان. خەڵک کە ئێت بۆ لای ئەم پیاوە بۆ نمونە خۆ ئەم وەکو خوای گەورە بۆ نمونە ڕەنگە نەبیبیستێ و نە بجویستوانێ قسە، بەڵام خوای گەورە حتمەن بە هەرێکی دەوە زیاتری پێبەخشیوە کە ئەتوانێت خەڵک بە باشی تێگەیێنێ. ئەمە جگە لەوە کەسێک کەشتەکەی بۆ هێنێ ئەم پیاوە یعنی ئەڵێ داینێتتر خۆی ئەزانێت کە ئەو ئامێرەی کردەوە ئەزانێت چی خراپ بۆ چی باش بۆ چۆن چاکەکرێ لەکوێیەتی خەلەلەکە، ینی زۆر جار من ئاگادارم بۆ من هاتبێتە لای من ئاگادار بووم هەر من خۆم شتەکانم وەرگرتووە نەتوانیم ئەم تێگەێنم ئەو پیاوەش کە ئامێرەکەی خراپ بۆ هێناوێتی بۆ لای ئەم دایناوە لە لایتر خۆی کاتێک کە هاتوۆ بۆ لای بڵێن ڕۆژی دواتر بوو بێ یان خود سەعاتێ دواتر بوو بێ هاتوۆ بۆ لایەن پیاوە شتەکەی بۆ چاک کردوەوە تەسلیمی خۆی کردوێتەوە. تەنانەت پاسیرێکی هەیە ئەم پاسیرە گوڵۆپیشی بۆ دروست و ئۆتۆمبیلێک چۆن شەوانە پێویستی بە گوڵۆپەکانی بێدای گرسێنە، ئەم پیاوە بۆ شێوازە چاکی کردووە بۆ خۆی. کاکعەلی یان وەستا عەلی ئێمە نزیکەی من خۆم وەکو خۆم شەخسی خۆم 15 ساڵە نزیکەی 15 ساڵە ئیناسم، کەسێکی زۆر ڕۆحسووک و زۆر زیرەکە. ئیشەکان لە بواری بۆ نمونە سەعات و هەنێشتی و ئەلکترۆنی وردی ئەوە ئیشەکانی خۆی زیاتر لەسەر ئەوانەیە، بەس ئەم کابرایە ینی لە زۆر بوارە زیرەکە، ئەو بوارانەی بە تایبەتی میکانیکین، بەشی کارەباییە بەشی میکانیکیە. من خۆم چەند ئیشێکی بۆ من کردووە، ینی ئیشی ئەو نەبووە و ئیشی زۆر کەسیش نەبووە، بەس ئەم توانیوێتی بیکات بە زیرەکی خۆی، ینی لە شتێک کە پەیوەندی بۆ ئیشەوە نەبووە شتێکی دروست کردووە و خستوێتە جێ و شتێک کە خراپ بووە یان خەسار بووە. ئێمە هەموو جارەیە دەڵێ کاکە جان چیت شتان هەیە فڕێن هەر لە پارچە شوشەیەکەوە هەتا بۆ نمونە ڤیددیۆیەکە، بۆ نمونە پارچە کامێرەیەکە، بۆ نمونە تەنانەت پیلێکی سەعات کە چنێ سعانی پیلی قەڵەمی و پیلی کۆنتترۆل ئەم بەکاری هێنێتەوە، هەڵی ئەگرێ بۆ وەختێک کە ئیشێکی پێی بێت بەکاری هێنێتەوە.